ئەوانە هەروەکوتم دیارەوە بە عازی دەوڵەتی تورکیا کە بێگومان پشتگیری بەشێکی زۆری نەتەوەی تورکمانەکە لە شاری کەرکووکە و هەڵی داوە هەموو کات وا بکات کەەوە چۆنەڵی لە گەمێکی سیاسیاتی باڵێنێ لەگەڵ نەتەوەکانی ترە ئەمیشم پێم وایە بەگژاتچوونەوە لە کەرکووکە دروستەکاتەوە کات کە خزمەت بە پێکەوە ژیان ناکات لە شاری کەرکووکە و کاتکەوە مافێمونەتەوەکانە بەلاڕێیا بەرێت وە پێم وایە حکومەتی عێراق لە ئێستاە کە چۆن ئێستا خۆی سەپاندووە بەسەر شاری کەرکووکەوە هەموو دەسەڵاتەکانی بۆ شوێ بگرێتە دەست و نەهێلێت ئەو تافە سیاسیانەی کە هی دەوڵەتانی دراوسێ بێت لە کەرکووکە جارێکتر زیندوو بکرێتەوە پێم وایە خزمەت ناکە بە نێونەتەوەکانی شاری کەرکووکە و هەوڵ بدرێت شاری کەرکووک دوور بکرێتەوە لەو وتافە کە ئەو تافە پێم وایە کە وڵاتی تورکیا و حەق بە خۆیان نەدەن کە بەو شێوەیە خۆیان سەپێنن. بێگومان دیارە لەو کاتە ئەو دروشمانە کە بەرزەکەنەوە لە خۆپیشاندانەکانە کە داوای مافی خۆیانەکەنەوە لە عێراقان بەڵام کامانە بەرزەکەنەوە دیارە و شعاراتانە بەعازی دەوڵەتە کە دەوڵەتی تورکیا ئەویش لە پشت کارەکانیانەوەیە. نوای دەبینم بە درێژایی مێژوو وەکو بڵێن مێژووی 500 ساڵەمەوە پێشش تورکمان یان تورکیان عوسمانیەکان بۆ ماوی بۆ ماوەتەوە ئەم بیرۆچوونە شۆڤینیە کە خەڵکانی خۆیان وا ڕاهێناوە کەوا هیچ نەتوێتتر نەخوێندنەوە. ئیتر ئەم بەرزکردنەوەی هیمای گورگەبۆر و یان کەرکووک تورکمانیە ئەمە بۆ ماوی بۆیان ماوەتەوە لە ئاماژەیەکە کەوا هەنەتەوەکانی تر نەخوێندنەوە. ئەمەش وەکو ئاشکرایە حزبە تورکمانەکانی کەرکووک زۆرینەیان نەکەمینەیان پۆلیسی تورکن ئیشارەت و پێشنیارە لێوە بۆ دێ ویانەوێ بۆ ئەوەی لەسەر ئەساسێک ئیشەکەن کەوا بڵێن کەرکووک شارێکی تورکمانیە هەمویان کاردانەوەیەکیان بۆەوە دێ کە بڵێن کەرکووک شارێکی کوردستان نییە. لەبەرەوە دەبینیم ئەمێ هەوڵانیان هەوڵێکی مایە پوچە بۆ بەرزکردنەوەی مۆراڵی تاکە شۆڤینیەکانی خۆیانە و ئەبینی لە دوای 16 ئۆکتۆبەر بۆ چوونی تورکە شۆڤینیەکان بەڕاستی گەشتوەتە ڕادەیەکەوە بەردەوام لە هەوڵی ئەوەدان لە ناخی تاجی کورد بدەن. ئەیانوێ کوردێکی لاواز لە شارەکە دروستکەن بۆ شایبینی لە ئەمڕۆ بینین تاوکو ئەم کاتێ لەگەڵ بەڕستان قسەکەین کورد لە شاری کەرکووک مۆڕۆڵی تێک شکاوە وەڵامدانەوەی بۆ ئەگەرەکان بە ڕووداوەکان نییە ئەویش دەگەڕێتەوە بۆ ئەو عەقلیاتیانەی کە بە درێژایی چەند ساڵێکە حیزبە کوردستانیەکان کاریان لەسەری کردووە خەڵکیان لەسەر هەستی حیزبایەتی دروست کردووە نەک لەسەر هەستی نەتەوەیی لەسەر هەستی کوردایەتی. بۆیە ئەبینین بەردەوام هۆڵدراوە لایەنێ ڕۆژمیرەکان کوردکەوە کۆنگرەی نەتەوەی کوردستان گرنگی پێ بدرێت بۆ ئەوەی وەڵامی ئەو شۆڤینانە بدرێتەوە کە ئەیانوێ کورد نەخوێندنەوە. بۆیە دەبینم کەرکووک کە نیشانەی گورگەبۆرەکە بەرزەکەنەوە وەکو وەڵامدانەوەکەی بۆ ئاغاکانیان بۆ ئۆردوغان و بۆ شۆڤین و کەمالیستەکان لە تورکیا کەوا بڵێن ئێمە لەگەڵ ئێوەین و هەوڵی تێکشکانی گەلی کوورد دەدەین. ئێمە وەکو کورد لە کەرکووک هیچ کێشەیەکمان نییە لەگەڵ نەتەوەی تورکمان ساڵەهایە بە ئاشتی و پێکەوەژیان لەم شارە گوزەراوین. ئەوەی ئەو جۆرە وتافانە من بە ئەجێندایشی دەرەشیە زانم بۆ نانەوەی ئاژاوە لە نێو نەتەوەکانی کەرکووک. من دڵنیام ئەگەر تۆر لە شارەی تورکمان بپرسی بچێنە و خەڵکی سڤیلی تورکمانەوە کە ئەوانەی دوورن لە ئەنجەدا و لە بابەتی سیاسی ئەو جۆرە شیعارە و نەتەوەی و نازانم کە بۆنی تایفی لێدێ کێشە و مەشاکل دروستەکە ڕەتیەکەنەوە. دیارە وازحە ئەو جۆرە کێشەنانەوە ئەو جۆرە ئاشوبەی کە نەک لە نێو کوردستانی باشوور لە نێو کوردستانی ڕۆژئاوا و لە نێوان پارچەکانی تریش ئەجێندای دەرەچین بە هەوڵی نانەوەی تێکدانی شیرازەی هاوسەنجی پێکەوە ژیان لەم شارە. بۆ ئێمە وەکو کورد هەموو ئەو جۆرە وتافانە ڕەتەکەینەوە کە بۆنی ئاژاوە و دروستبوونی شێ و شەڕی لێ ئەکەوێتەوە.